سڵاو پرۆسی هەڵبژاردن دیموکراسیترین پرۆسی سیاسیە، بەڵام بەداخەوە لە کوردستانە لەو دیموکراسیترین پرۆسەیە چۆنە گوزەرێ. منەمە یەکسەر دەست پێ بکەم لە بەرەوەی لە گەرم و گوڕی پرۆسە و بانگەشی هەڵبژاردنای. هاوڕێ تۆفیق بەڕێوەبەری گشتی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی سلەیمانی، پێشێکی بەخێر بیت تەشریف هێنارە سلەیمانیەوە. سپاسی لوتف دەکەم. 24 ساعت کەمتر بوو بانگەشەی هەڵبژاردن ئیعلان کرابوو. گوێم لە کۆمەڵێک قسەی جەناب بوو لە میدیاکانەوە کە ئەوت خڕوقات دەستی پێکردووە. وا نزیکی 30 ساڵە کوردستان و قوارە سیاسیەکان بەشی هەرە زۆری قوارە سیاسیەکان تەجروبەی پرۆسەی هەڵبژاردنیان هەیە. بەڵام ئەکرێت لە کەمترین لە 24 ساعتە دوای ئەوەندە ساڵ خڕوقات دەست پێ بکات. سوپاسی میوانداری دەکەم، هەروەها لای خۆشمەوە بە خێراتنی هاوڕێ ڕەحمان و هاوڕێ هۆگرچە تۆشەکەم. ئێمە دیارە هاوڕێی کۆنی یەکین بۆیە هەر بە هاوڕێتی بانجی خۆشە هەر ناوە هاوڕێ. بەڵێ بێگومان سەرچاوی سەرەکی ئەم بابەتانە گەڕێنەوە بوو دوو هۆکار. هۆکاری یەکەم کێشەی دیموکراسی لە کوردستان و لە عێراقا گەڕێتەوە بە هۆیەکی بنچینەی. دیموکراسی لە کوردستان و عێراق دموکراسیشی خۆڕسکی گەشەکردووی مێژووی نییە کە قۆناغەکانی میلەتانی پێشکەوتوی بڕێ بێ، وەکو ڕیفۆرمی ئاینی، وەکو شۆڕشی ڕۆشنبیری، چوون بەرەو قۆناغی پیشەسازی، دروستکردنی دامەزراوە و دەوڵەتداری دموکراسی و بە تایبەتتر کە دەینە سەر بەشەکەی تری عێراق، ئەوەی کە لە عێراقا پێڵێن دموکراسی، دیموکراسیشی هێنراوە، ئەوەی کە بە عەرەبی پێڵێن ئیستیراد کرا، تەزدیر کراوە، یعنی شتێکە لە چوارچێوەی ئیستیراد و تەزدیرە، شتێک نییە کە بە شێوەیەکی سروشتی قۆناغەکانی دموکراسی تێپەڕێ بێ. بۆیە ئەم بابەتی سەرپێچی کاریانش کە باسەکرێ بەشێکە لەو فەرهەنگەی کە فەرهەنگی پەلەکردن، چکە جەوهەری دیموکراسی بریتە لە چی؟ ئەگەر دیوە سیاسیەکەی واز دەبێنین بین بۆ دیوە پەروەردەی و فەرهەنگەکەی دموکراسی یعنی سەرەگرتن، یعنی تەحمل. تۆ ئەگەر بڕۆی بە وڵاتانی پێشکەوتوی دنیا با نمونەی ئاسان بێنینەوە. دموکراسی لە هیچ دروشمێک لەسەر دیوار و فەرمانگەکان نەنووسراوە. هیچ کۆڕ و کۆبوونەوەیشی گەورەش ئەنجام نادرێت ساڵانە لە تەلەڤیزیۆنەکان بەردەوام باس دموکراسی و ئەو جۆرە بابەتانە بگرێ. بەشێکی زۆری پارتەکانیش پێشگر و پاشگری دموکراسیان پێوە نییە. بەڵام کە ئەڕۆیت سواری پاسەبی سەرەگرتن هەیە و دموکراسیت لەوەیە بینیت کە ئەڕۆی بۆ نەخۆشخانەیەک مەواعیت هەیە و هەر کەسە کەس پێشێوی تر ناکەوێت. دموکراسی لەم 30 ساڵە حیزبە کوردستانەکان و دواتری ژینە سەر میدیا ئەم قوارانی کە ئێستا هەیە لانی کەم ئەم نیانتوانیم دیموکراسی ممارەسە بکەن یا بیکەن بە کولتور، چکە 30 ساڵ تقریبا تەمەنێکە بەڕاست. جارە پێشە مشتی ئێمە لە ساڵی 92 یەکەمین ئەزمموی هەڵبژاردنمان کردووە لە کوردستانی باشوور کە بەداخەوە ئەنجامەکی قوبڵ نەکرا و دواتر بەهۆی کۆمەڵی هۆکار بوو بە شەڕی ناوخ. باش قۆناغی دووەم ئیتر هەڵبژاردن نەکرا، زۆر ماوەیەکی دوورە درێژ کوردستان بوو بە دوو ئیدارەیی و پرۆسی دیموکراسی بە تەواوەتی پەکیخرا. دوای ئەوە بەهیمەتی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کە هێزی سەربازی هێنا و عێراقی ڕوخان و عێراقیەکان و هەرێمی کوردستانیشی ناچار کرد کە دامەزراوە دروست بکەن، هەڵبژاردن بکەن، واتە یەکەمین تاقیکردنەوەی دوای ڕوخانی سەدام حوسێن وەکو تاقیکردنەوەیشی دموکراسی ئیرادەی هێزە ناخۆیی عێراقی کوردستانیەکان نەبوو، ئیرادەیەکی ئەمریکی بوو. هەر بۆیە منەڵێم دیموکراسیەکە دیموکراسیشی هێنراوە، دموکراسیشی لە دایگی سروشتی ناوخۆیی نییە. دیموکراسیەکەمان بە بۆچوونی تۆ ئیستیراد کراوە بۆمان، بەس وەکو فۆرمێکی سیاسی هێنراوە لەسەر ئەم کۆمەلگایە تاقی بکرێتەوە. بەڵام سێ پێویستی سەرەکی هەیە کە پێش دیموکراسی ئەبێ ئەنجام بدرێ کە زۆر گرنگن بۆ دیموکراسی هێشتانەمان بڕیەوە. هیچیان پێڵەن ریفۆرمی ئاینی کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە، چکەمە پەیوەندی هەیە بە ئازادی تاک و ئازادی گشتی و پەیوەندی هەیە بە چالاکردن و فراوانکردنی ژیانی مەدەنی، فەرهەنگی مەدەنی، کولتوری مەدەنی. خاڵی دووەم بریتیە لە بابەتی چالاشی ئابووری بە تایبەتی کەرتی پیشەسازی کە وڵاتەکە هێواش بێ بەخاوەن ئابووریکی بەهێز. خاڵی سێم بریتە لە سیاسەتی دامینکردن. خەڵک پێویستی بەوە نەبێ نەخۆش بێ بچێ بپارڕێتەوە سوال بکە لە عەشیرەتەکەی، لە حیزبەکەی، لە گروپەکەی. تەمین هەیە خەڵک ماڵەکەی سوتا دڵە ڕاوچەی نییە کە ئەم سیاسەتی تەمینە هەبوو بۆ تەندروستی، بۆ ماڵ، بۆ ئۆتۆمۆبیل، کەواتە خەڵک ئازادە، کەواتە خەڵک ئیرادەی هەیە. دموکراسی بۆی تاقیب کرێتەوە بێ خەڵکیشی ئازادی خاوەن ئیرادە هەبێ. ئەمانەمان نەکردووە. دەستخۆش
ڕەحمان غەریب سەرۆکی بۆردی سنتەری میترۆ جەنابی شێ بەخێر بیت تەشریفە لە سلەیمانیەوە. ئەرچی میدیا لە پرۆسەی هەڵبژاردن و لە بیزار لە بانگەشەی هەڵبژاردنە ئەرچێکی قورسە. هۆکاری سەرەکی ئەم خڕۆقاتانەی کە ڕۆیات، هۆکاری سەرەکی ئەم پێشێلکردنی یاسایانە، هۆکاری سەرەکی ئەم هەموو نائەدالەتی لە بانگەشەی هەڵبژاردنە ئەیبینیت، هۆکاری سەرەکی میدیانە. بەڵێ زۆر سپاس. وەکو کاکاوڕێ باسی کرد و جەنابیش لە پێشەکییا باسی کرد، یعنی هەڵبژاردنێکێک لە دەرکەوتەکانی دیموکراسیەت. ئەوە دیموکراسیەتیش بەبێ چاودێری میدیا پێم وایە نوقسانیە بێ. باش پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە لەوەتەی دەستی پێکردو، یعنی لەم ڕۆژانەی کە بانگەشەی هەڵبژاردننی تیاکراوە، ئەوەی کە دەیبینێن هەندێک لە میدیاکان قسە لەسەر تەعەدودیە دەکەن کە لە هەرێمی کوردستانە هەیە کە ئەمە شتێکی زۆر زۆر جوانە بۆ دیموکراسیەت لە هەرێمی کوردستان. معارەزە هەیە، شتێکی باشە کە میدیا باسیەکە با بڵین نوێی پەرداخەکە ئاوی تایە جارێ. باش میدیا لە هەرێمی کوردستان باس لە خڕوقاتی شەکە کە بەرامبەر پێشێلکاریەکە کە بەرامبەر کە بە مڕەشەحی نەکرێت و بەرامبەر بە هینەکان قاوارە سیاسیەکانی شەکرێ. ئەمانە هەمووی باشە، بەڵام لەگەڵ ئەمەشە ئێمە لە بەردەم میدیایەکین بێگومان خڕوقات خۆی زۆرەکە. یعنی میدیا لە سەردەمی هەڵبژاردنە ئەگەر وەکو وتم باز لە تەعەدودێتەکە شتێکی باشە، ئەبێ باز لە یعنی تەویعێکردنی خەڵکی شکالەوەی کە دەنگدان مافە و مافا بێ پەیڕەوی بکە هاوڵاتی وابێ میدیا بڵێن تەوعی تەنانەت دەنگەرانی هۆکاری نەبوونی میدیایەکی با بڵین وەتەنی نییە کە وای کردووە هەر میدیایەک سەر بە جیهەتێکی سیاسیە لە وڵاتە و لە کاتی بانگەشەی هەڵبژاردننی شاکار بۆ جیهەتەکەی و بۆ قوارەکەی خۆی کات. هۆکار ئەوە نییە کە میدیایەکی وەتەنی تۆکمە و تۆڵ نێوە ئەم هەموو پێشێلکاریە ڕوایەت بەڵێ ڕوایە. ئەگەر تۆ مەبەستت ئەو پێشێلکاریانە بێت کە میدیاییکایانی بێگومانەوە کاکاوڕێ و کاکەش ڕەنگە اختصاسیان باشتر بێ لەوەی ئێمە ئەم یاسامان هەیە بۆ چاودێری بۆ مۆزوعی بانگەشەی هەڵبژاردن و تەنانەت سلوکی کیاناتی سیاسی و سلوکی میدیا لەناو پرۆسەی هەڵبژاردنوانە و هەم میدیا خۆی ئیتیشێکی خۆی هەیە لەوەی کە چۆن چاودێریکە. پرۆسەی هەڵبژاردن تەحەدایەکی زۆر گەورەیە بۆ میدیا، تەحەدایەکە لەوەی کە سربەخۆیی خۆی و مۆزوعەتی خۆی لە بەردەم مەحەکەیە، ڕازگۆیی لە بەردەم مەحەکەیە. میدیای کوردستانی ئەوەی کە سەرنجماوە زۆرێک لە میدیای کوردستانی با بڵێن هەر کەسە و کشاوەتەوە ماڵی خۆی ئێستا کشاوەتە ماڵی خۆی بۆ معنای خزمەتی ماڵەکەی خۆیەکە، تەنها بانگەشە بۆ هینی خۆیەکە، کیاناتی خۆی و بۆ مڕەشەحینی خۆیەکە، لەگەڵەوەی کە وەکووتم لە سەرەتایە ئەبێ زۆرتر تەرکیز لەسەر مۆزوعی تەعەدودیەت بکرێت کە دەرکەوتەیەکی گرنگی دیموکراسیەتە. ڕاست. کاکۆ گرچەتۆ ڕێخەری تۆری شەمس بۆ چاودێری هەڵبژاردنەکان جەنابی شێ بەخێر بێت و لوف بفەرموو. کاکۆگەر بەپێی ئەو ڕیسێرچانەی ئێمە کردومانە، بەپێی ئەو پرانسیبانەی کە کۆمسیۆنی هەڵبژاردنەکان دایناوە بۆ قوارە سیاسەکان و بۆ ئەندامەکانیشی، جیاوازیەکی ئێجگار ئەوەندە زۆر نییە لە چاو وڵاتی چۆک و ئەڵمانیا، چوزانم لە چاو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، بەڵام بە کوردیەکەی حسابی بۆ ناکرێت. هۆکاری ئەم حساب نەکردنە چییە؟ بەڵێ دەست خۆش بێ سوپاس و منیش حرمەتم هەیە بۆ بینەرانی تەلەڤیزیۆن و میوانە بەڕێزەکانیش ئەوەی کە جەنابەت باست کرد. منەمێ وەکو کۆکراوەی پرسیارەکەی جەنابەت و دیتنێکیش بۆ ئەوەی کە کاکاوڕێ و کاکڕەحمان باسییان کرد پەیوەندە بە بابەتێکی هەستیار. ئەگەر بێ پێوانەکاری لە بینی دوو مۆدل بکەین کە مۆدلی ڕۆژئاواییە کە منیش لەگەڵ هاوڕێ کۆکم با بڵێن پایەکانی دیموکراسی بە توندی بە بەردەوام ئیشی لەسەر دەکرێت، قوڵن چوونەتە خوارەوە لە تەنشیئەی مرۆڤەکانەوە دەستی پێکردووە، لە پەروەردە دەست پێکردووە. مرۆڤێک هەیە لەوێ وەکو ئەو مرۆڤەی ئێمە بیر ناکاتەوە. ئەمە بەشێکە لەو ڕاستیەکە هەیە و بۆیە لەوێ پرانسیپ یاسا هەندێک نمونە دەینەوە کە خۆم تێیدا ژیاوم ڕەتی دەکەین بەو بۆچوونێ هەیە. ئەگەرەوە بکەین فەرقەکە زۆر زۆر گاپەکە گەورە دەی، بەڵام هەندێک نمونەی هاوشێوەی ئێمە هەیە لە ئێمە باشتر ئەوەش باسەکەین. ئەگەر بێم باسی ئەوە بکەم بۆچی بارودۆخ لێرە و لەوێ وایە، من پێم وایە ئەگەرەکەی دەگەڕێنەوە سەر تەنشیئەی سیاسی
جەنابەت باسی مێدیات کرد کاکاوڕێ باسی قوڵایی دیموکراسی کرد باش. من پێم وایە بەشێکی گەورەی تحملەکەی هێز و لایەنە سیاسیەکانیکەن کە بەداخۆ دەیڵێم دوودڵ نیم لەوەی کە حزبی سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستان بەشێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی دەگرێتەوە لازال دواکەوتوترین کای کۆمەڵایەتیە کە گەشە ناکە وەکوی خێزان گەشەی کردووە دابوونەری کۆمەڵایەتیەکان وەکو دەوڵەت گەشەی کردووە وەکو سیستەم گەشەی کردووە حزبی سیاسی لازال لە دواوەیە پانتایی گەشەنەکردنی دیموکراسی لە ژیانی حزبی سیاسی ڕنگدانەوەی لەسەر کۆی ئاقارەکانی تر هەیە ئەوی جەنابەت گوتت ڕێزنەگرتنی یاسا خۆ وەکو یاسا ئەگەر بین من تێبینیم هەیە لەسەری طبعاً بەڵام ئەو یاسایانێک کە کۆمسیۆن دەری کردووە قەواعیدی سلوک ڕێکارەکانی ڕەوشتی بۆ دیاکار بۆ حزبی سیاسی بۆ چاودێر شتی پرانسیپن یان لە ئاستی نێودەوڵەتی هێناوێتی تەرجەمەی کردو بەڵام کە نابیندری هۆکار هەیە مەسەڵەوەی جەنابەت گوتت ئەگەر ئەو فەرقەلا بین کە من تەجروبەی مەسەڵەن چاودێرم لە ئەڵمانیا کرد بۆ نمونە لە مۆنتینیگرۆ یەمین و یەسار یان دوو لایەن منافەسە دەکەن حیزبیش هەیە مەسەڵەن لای من جێی سەرنج بە ڕۆژێک پێش هەڵبژاردن سەرۆکی وڵاتەکە کە سەرۆکی لیستێکە لەگە سەرۆکی معارەزە کە 45% پەرلەمانی هەیە یعنی ئەگەری هەیە ببێتە سەرۆک بەیەکەوە ڕۆژێک پێش هەڵبژاردن بۆی هانی خەڵکەکەیان بدەن بێنە دەنگدان تیپی تۆپیپی ئیتالیایان داوت کردووە لەگەڵ مۆنتینیگرۆ یاریەکەن خەڵکێکی زۆریشان داوت کرد هەردووچیان حازرن بۆ ئەی خەڵک هاندن لە ڕێی هەموو ئەو کەرستانیانی بەشداری ژیانی سیاسی ئەوەی لای ئێمەوانە ئەگەر بین بەشەکەی تری بڵین کە ئەوەی وەکو تێبینی دەیڵێم ئایا ئێمە دەتوانین لەبەرەوەی حیزبەکانمان دواکەوتون دەتوانین مۆدلێکی باشتر بین باشترین تەجروبە نزیک لە ئێمە تونسە تونسی ژیانی دموکراسی 35 ساڵ ساڵ وەستاوە گەشەی نەکردو بەڵام هەڵبژاردننی تونس بۆ نمونە ئێمە توانامان هەبوو بەداخۆمە لەگەڵ کۆمسیۆنی یەکەمیش ئەو گفتگوۆیەمان هەبووە کە دەبوایە لە یاساداوەی جەنابەت گوتت بڵێن بۆ نمونە لە تونس قەدەغەکرا بزانە زمینە سازی پرۆپاگەندە و هەڵبژاردن چۆنە قەدەغەکرا بە هیچ شێوەیەک لە هیچ کەناڵێکی ناوخۆیی و لە هیچ کەناڵێکی بیانی هیچ حزبێک پرۆپاگەندە کە غەیری کەناڵی ڕسمی تونسی رادیۆ و تەلەڤیزیۆن و رادیۆ و تەلەڤیزیۆنیش دابەش کرا لەسەر هێز و لایەنە سیاسیەکان بە قورعە حزبی نەهزە کە لەو ئینتیخاباتە یەکەم هێز وردبیەوە 2 ساعت کاتژمێری بەرکەوت بوو لە 4 شەو تا 6 بەیانی یانیەوە نیە ئەم وەختەی بەرکەوت ڕێزیش لێ دەگرێت قەدەغە بوو بەوەی کە ئەمە بکەن بە یاساڕێکی خزم ئەوەی کە من پێم وایە لە هەرێم ئەو تەجروبەیە لە بەغداوی ئێستا دەیبینین لە مستقبلی دێ پاشەوەی ئەو فەزایە دەبینین پێویستمان بەوەیە بەڕاستی پێداچوونەوە بە یاساکان بکەین هەندێک ڕێکاری تونتر دابنێنەوەی هەیە بۆ ئەوەی ڕێ بگرین خاڵێکی تر ئەگەر بە خێرایی ئەویشتیش گرنگە بۆ ئەو حەدەسە شتێک هەیە لە دنیای تازە کە بەڕاستی لە قالبی مێدیای تەقلیدی چۆتە دەر و ئەوە پەروەردەیە گەشەیەکی گەورەی کۆمەڵایەتی سوشیال میدیایە ئەوەی کە گوزەر دەکا بەس تەلەڤیزیۆنی ڕسمی نییە تەلەڤیزیۆنی حزبی نییە تەلەڤیزیۆنی حکومی نییە ئەوەی ئێستا خەڵک و گەنجەکان و هاوڵاتیانی ئێمە پێسەرقالە لە عێراق و لە کوردستان مەسەلەن بۆ نمونە لە سوشیال میدیا فیلمی ڕووتی کاندیدێک بڵاو دەکرێتەوە بەڵام لە هیچ کەناڵێکی ڕسمی بڵاو نەکراوەتەوە ئەمە ناکرێت لە ئیتیکی کەناڵێک چکە کۆنتڕۆل هەیە بەڵام دوجار هەندێک کەناڵ دوای ئەو بۆ تەحلیل بۆ تەحلیل بەڵام جەنابەت و منیش وەکو ئەوەی لە سوشیال میدیا دەیبینین دەتوانین لە کەناڵێک ببینین چونکە تیچی کەناڵەکە و کۆنتڕۆل نایل بۆیە ئەو فەزایش دەبێت بەرنەزەر ئێعتبار وەرگیرێ لە ڕاستە کاک هاوڕێ کاک هۆگر هەندێک شتی باس کرد هەندێشتی دەرەوەی باس کرد ئێوە تا چەند ڕاشکاوانە دەسەڵاتان هەیە بەسەر قەوارە سیاسیەکانە لە کاتی پێشێلکاریەکانە یعنی ئێوە تا کوێ ئەتوانن عقوبەیان بن بۆی پێشێلکاری بە قانون ڕێکەخرێ قانون کێ دەریەکە پەرلەمان شێ حزبەکانە حزب کە خۆی کێبڕکەی هەڵبژاردنکە قاوی لە قانونە دەربکە بوو سزادانی خۆی سزای قورس کەمە باسی قانونەکەین قانون لە ئاسمانەوە نایەتە خوارەوە قانون لە پەرلەمان دەرەچێت پەرلەمانیش حزبەکانن لە قانونەکە دەسەڵات دراوە بە کۆمیسۆن کە ڕێشوێنی پێویست بگرێتە بەر ئەگەر هات و جۆری سەرپێچیەکە ئەگەر وەرجێڕانی کوردی بۆ بکەین ئەبێ بڵین سەرپێچیشی مەترسیدار و کوشندە بە عەرەبی پێڵێن ئەجەسیب ڕوویە دووبارە بۆەوە ئەتوانن مافی بەشداریکردنی لە کێبڕکی هەڵبژاردنە لێبسنەوە بەڵام باقی سزاکانی تر سزای دارایی 5 ملیۆن 10 ملیۆن پێما بێ هەر قەوارەیەک 15 ملیۆن دانێت وەکو دواتر پارەکەی لێسن بە کوردیەکەی سزاکان زۆربەی زۆری سزای دارایی بەس من حەزەکەم باسی چەند شتێکی تر بکەم پەیوەندی بەو بابەتی تۆ هەیە باش ئەویژەوەیە مەسلەی بانگەشەی هەڵبژاردن بە دوو شێوە ڕێکەخرێ شێوەی یەکەمیان ئەوەیە کە حزبی سیاسی نابێت لە دەرەوەی وڵات کۆمەکی دارایی وەربگرێت چونکە تۆ باسی پرۆپاگەندەی هەڵبژاردن نەکەیت پرۆپاگەندەی هەڵبژاردن تێچوونی دارایی هەیە هەڵواسینی ئەم هەموو ئاڵا و پۆستەر و دروشم و گۆرانی و دروستکردنی
سپۆتی میدیایی بۆ ئەم پارە زۆر و زەبەلاحە لە کوێ دێت لە وڵاتانی تر لە ئەڵمانیا لە نەرویج بچوون بۆ ئەزمموی هەڵبژاردننی نەرویج بەس پەیوەندی نەبوو بەوەی کە قانون ڕێگەی نادا پەیوەندی هەبوو بەوەی کە حیزبەکان پاران لە کوێ بوو ئەو هەموو ڕستپە چاپکەن و ئەو هەموو جۆڵە بازرگانی ئەنجام بدەن کەواتە یەکێک لە کێشەکان ئەوەیە کە حیزبی سیاسی لە عێراقا بەگشتی ئێمە ئەنی بە مطلقی قسە ناکەین کۆمەکی جگەلەوەی کە لە ناوخۆیە دەرفەتی چالاشی هەمە زۆری بازرگانی هەیە لە هەمان کاتا لە دەرەوەش باسی پشتیوانیکردنی داراییەکە هەڵبەت ئێمە پاکێجێکمانەیە بە وردی باسیەوەمان کردووە پێم خۆش بینەرێکی و پاکێجە بینە و کاتە سە باسی زیاتر فەرد هەڵمەتی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان و جیهاندا جیاوازیەکی زۆری هەیە جیاوازیەکە لە شێواز و شوێنی هەڵواسینی پۆستەر و جۆری بانگەشەدا بەڕوونی هەستی پێدەکرێت لە وڵاتێکی وەکو ئەمریکا مەرجە بانگەشی هەڵبژاردن بە شێوازێکی ئارام و دوورە ناوزڕاندن بەڕێوە بچێت ئەمە ژوای کردووە لە نێوان پاڵێوراوەکاندا هەمیشە پێشبڕکێکان لەسەر بنەمای پرۆژە و بەرنامەی باش و خزمەتکردنی هاوڵاتیان بێت هەر لە هەمان وڵات تەواوی خەرجیەکانی بانگەشی هەڵبژاردن لەسەر گیرفانی خودی پاڵێوراوان و ئەندامان و لایەنگرەکانیانە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا هیچ لیستێک ناتوانێت لە شوێنە گشتیەکان پۆستەری خۆی هەڵواسێت و ئەو مادانەشی کە بۆ هەڵواسینی پۆستەرەکان بەکاردەهێنرێن دەبێت بە شێوەیەک بن کە بە ئاسانی لێ بکرێنە و هیچ ئاسەوارێکیش دوای خۆیان جێناهێڵن. ڕاگەیاندن لە وڵاتانی ڕۆژ ئاواییدا کەرتی تایبەت و کۆمپانیا بەڕێوی دەبن و حزب میدیایی نییە، بەڵام لە هەرێمی کوردستان و عێراقدا دەستگا ڕاگەیاندنەکان لەلایەن کیان و حزبە سیاسیەکان بۆ هێرشکردنە سەر یەکتری و تەشهیر بەکاردەهێنرێن. هەرچەندە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بە هەمانجێ لەگەڵ وەزارەتی شارەوانی ساڵانە چەندین ڕێنمایی دەردەکەن بۆ ئەوەی لە هەڵبژاردنەکاندا شوێنە گشتیەکان لەلایەن کیانە سیاسیەکان و کاندیدەکان بۆ بانگەشە بەکار نەهێنرێن، بەڵام ئەوەی لە شەقام و شوێنە گشتیەکان دەبینرێن بە ئاسانی دەتوانیت هەست بۆ بکەیت کە گوێ بە ڕێنمایەکان نادرێت. دەستخۆش کاک چەتۆ قسە و باسێکی زۆر هەیە خەڵکیی زۆر پێی وایە هەم ڕەخنەگرەکان و هەم بەشێک لە سیاسەکانیش پێیان وایە هەندێک لەم بەڕێزانی کە خۆیان کاندید کردو هەندێک لەم قوارانی کە بانگەشەی هەڵبژاردنەکەن ئەسڵەن لە ناوڕۆژی ئەم بانگەشەیە تێ نەگەیشتون مەسەن بە نمونەڵێن ئەم هەڵبژاردنە بۆ پەرلەمانی عێراقە بەڵام بەشێکی زۆر لە کاندیدەکان و بەشێکی زۆر لە قوارەکان باسی کێشەکانی ناوخۆی کوردستانەکەن ڕاستە؟ بۆ ئەوە با بڵین شێوازی دیزاینکردنی پرۆپاگەندەی هەڵبژاردن با بڵێن ئەو پرسیارە زۆر دووبارە دەکرێتەوە ئەوە ڕەوایە کە کاندیدێک بێ لەسەر کێشەیەک لە ناوچەیەک کە بۆ هەڵبژاردنێک کە بۆ عێراقیاننا دەبێت بگەڕێنەوە سەر ئەو با بڵێن ئەو سیستەمەی کە سیستەمی ژمارە 11 هەڵمەتی پرۆپاگەندەی هەڵبژاردنە کۆمسیۆن دەری کردووە لەوێدا هیچ پێچەوانەیەک لەوە نییە مەسەرەن من و تۆ چێبڕچێ دەکەین من بە جەنابەت ینی دەبێت با بڵێن لیستەکەی من چێبڕچێ لەگەڵ لیستەکەی تۆ دەکا من ئەوەی کە لە چوارچەوە یاسادا هەیە دەتوانم بە شێوەیەکی باش لە دەرەوەی ئەوەی کە خڕوقات نەبێ بەکاری بێنم ئاساییە بەڵام ئێستا پرسەکە ئەوەیە بۆ نمونە خەڵک باس لە نەبوونی موچە دەکات لە هەرێمی کوردستان لە کاتێکدا ئەمە بۆ پەرلەمانی عێراقا بە نمونە یان باس لە کێشەی حکومڕانێتی و گەندەڵی دەکرێت لە هەرێمی کوردستان بەڵام ئەمە قسەی لەسەر عێراق باس لە گەندەڵی عێراق ناکەن دروستە ئەم شتا بێت بە نەتیجە ئەمە مادام لە چوارچەوە یاسایە مادام ناوزڕاندن و تەشیر نەبێ ئەوە نەبێ ئاسایی چکە منەمەوێت دەنگدەرێک قنعەکەم کە لێرە دەژی کە کاریگەری بەو بارودۆخەیە ئەمە تا ئەو سنوورە ڕاستی تێدایە کە من چۆن دیزاینی حملەکەم دەکەم پێشێلی یاسا نییە ئێستا مەسەلەن من گوێم لێ بۆ بەڕێزێک دێ باس لەوە دەکات چۆن نەوت شەفافێتی تێدا هەبێ باش ئەمە پێشێلی یاسا نییە ئەگەر باش کاک ڕەحمان ئێوە قسە و هەڵوێستان هەیە لەسەر زۆر کەیسی ڕۆژنامەی زۆر کەیسی میدیایی هەتا ئێستا قسەتان هەبووە لەسەر خڕوقاتی میدیایی کە لە بانگەشی هەڵبژاردن ناکراوە لەگەڵ میدیاکانە یا بەڕاشکایی گوێتان لێگیرێ حساتان بۆ کرێت بۆ تۆ هاوپیشەکانیشە با بڵێ
پێشەوەمێ باسی ئەوە بکەم جارێ سەبارەت بە یعنی ئەرکی میدیاکار لەم قۆناغا ئەوەیە کە تاوان لە پاڵەوەی ئەوەی کە یاساکانی کۆمسیۆن وازەحە لەوەی چی مەمنوع چی ڕێگە پێدراوە میدیامان دەورە بینێ دەورە بینێ لەوەی بزانێ ئەمە پارەی ئەم پارەی کە لە هەڵبژاردنە سەرفەکرێ ئەگەر کاندیدە چەنە ئەگەر قوارەی سیاسیە چەنە وایە پارەی دەرەوە هاتوۆتەنەوە ئەم هەڵبژاردنیان نەهاتووە پارە لە خەزیێنەی گشتیەوە دەرکراوە بۆ کاندیدەکان و بۆ قوارە سیاسیەکانیان دیتێڵانە پێم وانە حیزب کوردستانەکانەوە نەشەفاافن بە کۆمیسیۆنی بڵێ مەسەن کاندیدە کۆمیسیۆن $7,000 وەرگرت بێت ئەرکی میدیاکار ئەوەیە ئەوە ئەرکی کەناڵی ڕاگەشتی کەشفی ئەم فەسادە بکە بزان لە ڕەشۆ درراوە بە خەڵبزان هەڕەشە لە خەڵک چۆن بزانێ مەسەلەن چۆنی بزانێت ئێوە ڕقەمێکتان هەیە مەسەلەن بۆ نمونە ئێوە فلتەرینێکتان هەیە بۆ ئەوەی کە ئەگەر من کاندید بم و کاگڕەحمانیش کاندید بێ مەسەلەن چەند پۆستەر و ڕسمی من هەڵواسرا بێت یا چەند پۆستەر و ڕسمیەوە بۆ ئەوەی ئەو کەمە بۆ ئەوەی من زۆرە هەر لە یەک قوارە ئەو فلتەرانتان هەیە بەڵێ ئەو فلتەرانە هەیە بەڵام من بە شێوەیەشی تر جواب بدەێمەوە چۆن لە عێراق و لە وڵاتانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەرەوەی وڵاتی دام و دەستگای دەستوری و سەروەری قانونی قانونی زۆر باشن زۆر جار هەیە قانون هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئەڵمانیا و ئینگلیتەرە و سویدیش نییە بەڵام جێبەجێکردنی نییە ئێستا بۆ زانیاریت کەس ئاگای لێ نییە لە قانونی حیزبەتی کە ئێستا هەموو حیزبە بەشداربووەکانی هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بە ژێری ئەو قانونە مۆڵەتی چالاشی سیاسی و حیزبەتیان وەرگرتووە چەند مەرجێکی زۆر گرنگی تایە یەکەم ئەبێ هەموو حیزبێک ژمارەیەشی بانکی هەبێت و بە کۆمیسیۆنی بڵێت وەکوی سەرچاوی دارایی حیزبەکە بە کۆکردنەوەی داهات بە خەرجیەکانی لە ناو ژمارەی حسابی بانقی دایبنێ و مانگانە پێڵەن دەرخستەی دارایی دەرخستەی ژمارەکردن کەشفی حسابی بە ئاشکرا بنێرێت خاڵی دووەم نابێ هیچ حزبێکی سیاسی چالاشی سەربازی و هێزی چەکدار و دام و دەستگای هەبێت بەڵام ئێمە ئازانین لە عێراقا بەداخەوە عشیرەت هەیە بەقە دەوڵەتێک بە چەکداری هەیە لە ماوەی ڕابردوو لە بەسڕە شەڕێکی ئەوەندە کوشندا لە نێوان دوو عشیرەتا ڕوویدا بوو ناچار هێزی ئاڵتونی کە هێزێکی تایبەتمەندی پرۆفشنەڵی شارکردنی گروپە تۆرۆریستیەکان ڕەوانەکران بۆ بەجێهێنانی سەروەری قانون و ژێڕانەوەی ئارامی کاتە من بابە ئەگە یارمەتیم پێ بێ حەزەکەم شتێک بڵام ئێمە نابێوا تەماشای ئەم هەڵبژاردنانەی عێراق و کوردستان بکەین وەک تاقیکردنەوەیشی نمونەی ژیانی دموکراسی ئەبێ وەکو تاقیکردنەوەیەک تەماشای بکەین کە نزیکمانەکاتەوە لە پیادەکردنی دموکراسی ئاسانتر قسە بکەین ئێمە دیموکراسیەشی تەواوەتی پیادە ناکەین بەڵکو شتێک تاقیەکەینەوە کە نزیکمان کاتەوە لە دیموکراسی ڕاستەقینە خاڵێکی تر کە هەر پەیوەندی بە پرۆپاگەندەی هەڵبژاردنەوەی لە ساڵی بیستەکانە لە سەدەی ڕابردوو منەوەری کورد مێژوزان زمانزان ڕۆشنبیری گەورە محەممەد ئەمین زەکی بەک کاندیدی سلێمانی بووە لە پەرلەمانی سەردەمی پاشایەتی عێراقا لە سەردەمی پاشایەتی یا پەرلەمانی عێراق دوو ئەنجومەن بووە ئەنجومەنیشان بە هەڵبژاردن بۆ ناوی نوێنەران بووە ئەنجومەنی دووەم ناوی ئەعیان بووە کەوا مەلیک دایناوە بە تەعینات محەممەد ئەمین زەکی بەک بە دەنگدان چووە باشە ئێستا من پرسیارەگەکەم دیارە بێگومان من ڕێزێکی بێپایانم بۆ هەموو کاندیدەکان باشە تۆ ئەگەرەوە مێژۆ بژێڕینەوە نزیکەی 100 ساڵە 100 ساڵ پێش ئێستا منەوەرەکانی کورد ئەندامی پەرلەمان ئێستا ئەگەر دیقەت بین خەڵکی تەکنۆکرات خەڵکی خاوەن پرۆفشناڵەتی جۆرا و جۆر توانای نییە بچێتە ئەم کێبڕکەوە یەکەم حیزبەکان زۆر ئەو خەڵکانە ناهێنن ئێستا بۆ دڕوونەکەمەوە دوام بارودۆخێکی میدیایی پۆپۆلیستیش پیا بووە کە لەم بارودۆخە میدیایە پۆپۆلیستیە خەڵکە پرۆفشناڵەکان جیان نابێتەوە نمونەیەکی ئاسانیانەوە پرۆفیسۆرێکی ئەندازیاری پەرلەمان قانون دەرەکات تایبەت بە شاراوانەکان بۆ ڕێگاوبان بۆ باڵەخانەکان تو ببینە لە وڵاتی ئەمە باڵەخانەیە کەش دەقاتە باڵەخانەیە سێ قاتە باڵەخانەیە ڕەنگی پرتەقاڵیە باڵەخانەیە ڕەنگی ڕەشە دوور ناکە بۆ ئەو کەسە نایەتە پێشەوە لە حیزبەکە ئەگەر ئەو کەسە خەڵکە پرۆفشناڵانە لەبەرەوەی خەڵکی پرۆفشناڵ لە هەموو دنیا سروشتێکی هەیە ئارەزووی هاڵای نییە پرۆفشناڵ لە ڕێگەی لێوەشاوی کارەکانیەوە خۆی خاتە ڕوو دیاردەیەکی دەنجی نیە ئەوی بە عەرەبی پێڵەن ظاهرە ئەسەوتیە بەردەوام لەسەر تەلەڤیزۆن بێ و مزایە دەبکە لەم جۆرە کەش و هەوایە ئەمە خوڵقاوە کە ئەمە خوڵقاوە باشترین پرۆفیسۆر بێنین لە کوشت و کاڵە لێوەشاوەترین پزیشک بێنین لە بواری دەرمانسازیا بڵین چۆرە پەرلەمان بۆەوەی کە قانونی دەرمان و دەرمانسازی بۆیە بەشێکی زۆر لەگەر ڕێزما بۆ قسەکەی جەنابێ بەشێکی زۆر لە پێشکەشکار و لەو کەسانەی کە دیارن و هیچ لە سیاسەتیش
احتیمالە بەشێکیان نەیزانن لە پێش ئەو کەسانون کە جەنابێ باسیەکە بۆیە وەسعی پەرلەمان مەبەستەکەی من چی بوو مەبەستەکەی من ئەوە بوو بڵێم کە پرۆسەکە پرۆسەیەکی بەیەکەوەیە پرۆسەکە ینی ناتوانانی بەشێکی باش. وەرباش ئەمەی ئێمە کێشە سەرەکیەکە وەکو باسم کرد ئێستا تۆ باسی پرۆپاگەندەی هەڵبژاردنەکەی بەڕاستی. هەموو ئەم دیمەنانی کە ئێمە بینین لە کوردستانە چارەسەرێکی زۆر ئاسانی هەیە چییە؟ بەس پەیوەندی بە ئیرادی حیزبەوە بۆ نمونە لە قانونی پەرلەمانە کە دەرەچێ ڕێگە نادەین هیچ حیزبێک پرۆپاگەندەی هەڵبژاردن کە شۆرتلیستی سێ کۆمپانیای بازرگانیەکەین کە بە شێوەی کواڵەتی ئەو بانگەش نەک ئەوەی کە هەر کەسێک هاتوویەکی ڕسمی لەسەر تەختە کردووە و یەکێ پۆستەرێکی کردو دوو کونیتە بە مەقەز بڕیوێتی بۆی ڕەشەبال لێنێ باشە ئەو پێشنیارە و پێشنیارە و ئێستا بە شارەوانی باشە ئەو پێشنیارانە بکەین لەبەر چی باشە بۆ من عبەس بڵاو ناکەمەوە دیارە من لێرە بە سیفەتی بەڕێوەبەری گشتی قسە ناکەم باش بەسەتەیانم بە سیفەتی مافناسی قسە بکەم باش من ئارزووی بێ هیوای ناکەم بەڵام من کەسیش عملیم باشە بە عملی ئەو قسێ بێ بەچی بڵین ئێمە وەکو میدیا و بۆ پەرلەمانی چارەسەرکردنی چەند مانگێکی تر پەرلەمانی کوردستانیش هەڵبژاردن دەست پێکاتەوە بۆی کە و دیاردانە نەبینی من باوەڕم بە پێشنیار و ڕاستپەردۆشتیوان نییە نەک لەبەرەوەی کەسێکم دژیەمە کوردستان 25 ساڵە هەر خەڵکەوە بێتەوە مامۆسای ئاینی لە مزگەوتەوە ڕاستپاردە هەیە مامۆسای زانکۆ ڕاستپاردە هەیە بڵێ گوێ ناگیرێ سوودی نییە دەوڵەت لە ڕێگەی ڕاستپاردە و ئامۆژگاری بە قودرەتی قادرە گۆڕێی بە چۆنە گۆڕێ جا تۆ من ڕاکێشی بۆ پرسیارێکی زۆر ئاڵتونی ئەم پرسیارە ڕەنگە ئێستا ئەمە باسانی نتوانین لێرە ساقی بکەین چۆن دەوڵەتداری ئەەکەین دەوڵەتداری ئەگەر من گریمانی بکەم لە بەرچوی خۆم بریتە لەمەی خوارە پێویستیم بەوەیە ئەمە شتێکە ڕەنگە ئێستا خەڵکێک گوێ لێ بکو خاڵێک تەماشای بکە بەڵام ئەمە خاڵ نیە ئەمە لۆجیکە ئەبێ ساڵێک هەرچی ژیانی حیزبایەتی و ئەوانەیە قەدەغەیکەیت حکوومەتێکی کاتی عورفی بێتە سەر کار ئەم حکوومەتە عورفیە کاتیە بۆ پێکەنی یارمەتی بە باشە بۆ پێکەنی کاتی دوای وەڵامی دەینەوە ئەمێ بزانم خەیاڵەکە ئەمەنە قورسە ئەم خەیاڵی ئەم باسیەکە بەڵێ قورسە بۆیە باش حکوومەتێکی عورفی کە لە ماوەی ئەو ساڕەیە حیزبایەتی هەڕەوەشێنێتەوە جێشێکی سوپایشی نظامی دروستەکە لە دوای ئەواڵە فەرمو چێ ئێوێ حزب دروستکە با بێ حزب دروستکە ئەو کاتە حزب نەچەکی پێ نەپارەی پێ لە تەلەڤیزۆنی پێ و بە قانونیش هەش حزبێک هێزی چەگاری هەبوو چالاشی هەبوو لە وڵاتانی دەرەودراوسێ پارەی وەرگرت حزبەکەش ئەو کاتە باش وڵاتێکی دموکراسی دامەزراوەی تەیە کێبڕکێکرێ دەستا و دەستی دەسەڵاتەکرێ خەڵک ئیشی بە حزب نامێنێ ژیانی دیموکراسی وەک وڵاتانی ترێتێتە پێش بەڵام ئێستا نەک حیزب ڕئیس عەشیرەت هەیە لە ماڵەوە دۆشکەی هەیە باش ئێستا تۆ بەتەمای لەگەڵ ئەمەیە چۆن ینی لەم وڵاتانەیە دەوڵەت حکوومەت بەهێز نییە خەڵک بەهێزە حزب عەشیرەت گروپ کەس دەستخۆش سەپۆرتی قسەکان یەکێک و ڕۆژنامە نووس بڵێم وەکو چۆن حزب هەموو کەرەسانی باسی کرد بە سەقەتی بەکاری هێناوە شتێکی تر تازە هاتوێتە پێشەوە بە بۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیاویش مۆزوعی تۆڕە کۆمەڵایەتیەکانە قسەمان لەسەر نەکرد باش یعنی ئێستا حزب ئەوەیشی احتیکار کردووە بەهۆی ئەم بڵێن حیزبێ بەقەر ئەندامانی حیزبەکەی پیجیە بڵێ لەبەرەوە بەکارهێنانی ئەمەیژە بێ قسەیەکی لەسەر بکریانی مجتەماعی کوردستانی ئەبێ ڕاوەستەیەتر لە بەردەمامە تەواو ئێمە یعنی لەوە بێئومێد بووین کە یاسا بتوانێت ئەمە ڕێک بخە مۆزوعی تۆڕە کۆمەڵایەتەکان لەوە بێئومێد بووین کە تەنانەت ئەو کەسانەی ئەو حزبانی کە بەم ئیشاڵەسن تۆزی مراجعی خۆیان بکەن لە مۆزوعی تۆڕە کۆمەڵایەتەکانوانە کە پێم وایە ئەگەر بووە بڕوە بەم شکڕە بڕوە یعنی ئاشتی کۆمەڵایەتی ئەکاتە مەترسیەوە ڕاستە ینی بۆ بە منبەرێک و بۆ بە نەسەیەک باش بڵاوکردنەوەی خیتابی تووتی بۆ بە منبەرێک هاورە ڕەحمان بڵێ لە وڵاتێکا کە سەروەری حکوومەت نەبوو هەموو شتێک بە لاوازی ئەڕوا باش ینی من ئەگەر باش نمونێ ئەم نمونەیە باش با لە هەڵبژاردن دەرنەچین پەیوەندی بە هەڵبژاردنەوە فەرموودەی هەموو ئەمەی کاکە ڕەحمان باسی کرد کە لە ئێستا باسی هەڵبژاردنەکەین پەیوەندیدار تۆڕە کۆمەڵایەتیەکان باسەکەین بەڵام دیارە خۆ لە دەرەوەی دۆخی هەڵبژاردنیش تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا بۆ بە ئیرهابێکی فکری لەسەر تۆ دروستیەکان لەسەر ئەو دروستیەکان خەڵکەیە لە ماڵەوە دانیشتووە بینی ومانە کە جنێو بە خەڵکەیە ڕەشە لە خەڵکەکە و هەموو شوێک لایڤ ئەکاتەوە چی پێخۆشە ئەیکا هەموو ئەمانە هەڵبژاردن بانگەشەکە ڕێک نەخراوە ئاژاوەیە وێنی خەڵک براوەکرێتەوە مەسەلەی ئاکو بێگەردی هەڵبژاردن مەسەلەی ئەنجامەکانی هەڵبژاردن مەسەلەی کاندیدی باش و کاندیدی خراپ
پەیوەندی هەیە بە بارودۆخێکەوە کە پێڵن حکوومەتی بەهێز باش حکوومەتی بەهێز باش بریتانیا لە باش حکوومەتی دیکتاتۆر. لەناو ئەم حکوومەتی بەهێزە ئەوەی کە ئێمەی بینین ینی دیارترین یان ئێسایمە لاو کاکۆگەر ینی دیارترین پێشێلکاری یاسایی بەم پرۆسە بەناو دیموکراتیە لە کوردستانە ینی ئەو یاسایانەیە کە یاسای هاتوچۆیە کە سەیرەکەی ڕۆژێ پێش هەڵبژاردن مەفارزەکانی مرور و هێزەکانی ئاسایش و پۆلیس بەنەوەیەک تەسەڕوف لەگەڵ خەڵکاکەن بەڵام لەگەڵەکەوی هەڵبژاردنەوە من خۆم هەندێک ڤیددیۆم کردو ژمارەی سارەکەەوە بەڵێ هەر ڕقم نەماوە ینی لۆگۆی حیزبەکە ئاڵای حیزبەکە ئاڵای کاندیدەکە هەر سارەکەی پێدا بۆشراوە و یاساش قسە ناکە ڕەنگە هەر دوای ئەوەی کە دەنگەکەی یا و ئیشان پینەما ببنەوە بە یاساکەی جاران من بەڕێزێکم وەرگرتووە ڕایت فازل لە بەڕێوەبەتی هاتوچۆی هەولێر پێڵم زۆر بەڕاشکایی پێم بڵێ کاک فازل ینی لە پرۆسەی هەڵبژاردنە لە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردنە یاساکانی هاتوچۆ نامێنێ و ئەگەر ئەمێنێ بووە ئەڕوا بڕێەوە یان ئێوەش ڕەنگە زەختێکتان لەسەر بێ لە بڕۆی بەشێکی زۆری بەڕێوەبەراتەکانی هاتوچۆ لە شارەکان سەر بە لایەنێکی سیاسی دیاریکراون بووی کە لایەنگرانی ئەو دڵی لایەنگرانی ئەو لایەنە نەڕەنجێت یاساکانی هاتوچۆ پێشێلەکرێ ئەگەر وایە جوابم بەرەوە زەحمە نەبێت کاک دەروون یاساکان تەنها لە بۆ کاتی ئاساییە لە بۆ کاتی هەڵبژاردنەکان لە بۆ کاتی بۆنەکانیشە شتێک نییە بڵێ بە ناوی ئەوەی کە کاتێک کە بانگەشی هەڵبژاردن دەست پێدەکاتن ئیتر سەرپێچەکان دەست پێەکان و یاساکان هەڵبگیرێن لەسەر ڕەفێکدا بندرێتن ئەوەی ئێمە دەیکەین وەکو ڕۆژانی ئاسایی وەکو کاتێکی ئاسایی بڵێ سەرپێچەکان تۆمار دەکەین وە بە دوواداچوونیشان لەوە دەکەین تەنانەت ئێمە لە سەرەتای بانگەشی هەڵبژاردندا کە هەندێک لیست و لایەن یا خودکاندیدەکان بینیمان کە سەرپێچیان کردووە وێنەکانیان هەڵواسی بە هێماکانی چۆ بە ترافیک لایتەکان کە بە شێوەیە کە بۆ هۆی ئەوەی کە بیان شارێتەوە ئێمە ڕاستەخۆ ئاگادارمان کردنەوە و بە دۆکمنتیش هەڵمان کردووە وتمان ئەگەر بێت و دووبارێکەنەوە ئێمە پەنا بۆ کۆمیسیۆنی باڵا دەبین بۆ ئەوی سکاڵاتان لەسەر تۆمارکەین بۆ ئەوی بەتونترین شێوە سزا بدرێن و ئەوەی کە کراوە تاکو ئێستا دەتوانم بڵێم لەوانەیە زۆر بە ئاسایی ڕۆیشت بێ بەڵام شتێک تریشەیە لە بیری ئەوە نەکەین کاتێک کە بانگەشەی هەڵبژاردن دەست پێ دەکاتن دایمەن تاکەکان کاریگەری ئەویان دەکەوێتە سەر کە سلوکی جەمعی یعنی لەوانەیە ئەو سلوکە جەمعیە وا بکاتن کە زیاتر پەنا لە بۆ سەرپێچی بەڕاست ئێستا بانگەشەی هەڵبژاردن بە شەو کە دەست پێ دەکاتن ئۆتۆمبیلەکان خەڵکانێک سەر و قاچ و دەستیان لە ئۆتۆمبیلەکان دەردێن و تابلۆکاندا دەپۆشن بەڵام ئەوە وای نەکردو کە ئێمە لە کارەکانمان بۆستین وە سەرپێچیان لە بۆ تۆمار نەکەین تەنانەت ئێمە لە بۆ لایەنگرانی حیزبەکانی دەسەڵاتیش ئێمە دەبێت ئەوەی باش بزانن لایەنگرەکانی حیزبەکانی دەسەڵات ئێمە لەوانەوە دەستمان پێ کردووە بۆ ئەوی بتوانین کارەکانی خۆمان بکەین و کەسێک ڕخنەما لێ نەگرن تەنها بۆچی ئێوە بۆ لایەنێک ڕێگات دەن و بۆ لایەنەشتریش ڕێگە نادەن دەسەکانە خۆش بێ وەڵام من هەڵبەتەمە وەڵامێکی دروستی کاک فازی لە هەڵبەتە دەستان خۆش بێ ئێوە لە ئەرک و ماندووبوون و هیلاکەتیەوە کەم ناکەینەوە بەڵام من هەر بە موبایلەکەی خۆم هەندێک ڤیددیۆم گرتووە هەندێک نەم گرتووە گەر برادران حساب شانمان بنە لەگەڵ گفتوگۆکە ینی سیارەی مرورەکە لە تەنیشت کۆمەڵی سیاری ترەوەی خۆیان هێناوەتە دەرەوە ئەی جوڵێنن لە بەردەمی شوێنێکی ڕسمیان هیوادارم هەڵوێستانە بێن ئەگەر بیبینین سوپاسانەکەم برادران. ئەمە سارەی پۆلیسی هاتوچۆیە ئەوەش ئەم هەموو فڕۆقات و پێشێلکاریە بەرامبەر هاتوچۆ ئەبێخی چێ کاگۆگە لەویا هەر خۆمەڵێمە بێخی چێ بگرین ئەبێخی چێ بگرین ئێمە جەنابەت ڕێخەری تۆڕی شەمسیت و ناوەکەشتان وەزیفەکەتان چاودێریکردن ئەم چاودێریکردن ئەگەر بگاتەوەی کە گوێتان لێ نەگیری و حساب بۆ قسەتان نەکرێ وەزیفە و مانەوەی ئێوە چییە؟ زارە چکەم نیشت لەگەڵەوەم ینی کۆی بەرنامەکە بۆ ئەوە نەچێت کە هەرچی بکەین هیچ فایدەی نییە وەزە هەروە دەمێنێ بەڵام کاگاورێت تقریبن ناڵم لە بێ ئومدیا قسەی بەڵام لە منطقا قسەی کرد کە واقعبینی باشە حتا پێم وت بەچێ بڵێن وتی واقعبینی باشە بەسم پێم وایە ینی ئەزین چۆنە با بەرنمەکەی مژ نەچێتەوە نێتاقی پروپاگەندەی هەڵبژاردنەوە وا ئەکەین و وا ئەچین و وا ئەبدن یەکەم نەبین دوو خاڵ هەیە تێپەڕی بەڕاستی بۆ بینەریش گرنگە بە کورتی بڵێ بۆ لایەنە سیاسەکان بۆ هەمووی یەکەم ئەوی باسی سەقفی ئینفاقت کرد من پێم وایە کۆمسیۆنی باڵا
سیستەمی ژمارەیەکی 2013 دەرکردو بۆ سەقفی ئینفاق و تهدیدی کردو هەر کاندیدێک لە دایرەی ئینتیخابی خۆی بۆ هەیە 250 دینار فی عددی دەنگدەرانی ئەو پارێزگایی دەکا ئەو بڕەپارەیە مەسموحە صرفیکە ئەوەی کە پێچەوانەی ئەوە زیادە دەکاتن لەسەر ئێمەمانانەوە کوتوگوتت تەوسیقی کەین دەستمان کە بەڵگەمان دەستکە بدەینە کۆمسیۆن منیش لەگەڵ چێتان هەیە و بەڵگانەتان ئێمە ئیشمان لەسەرەوە کردووە ینی کاندید لایەن تەلەڤیزیۆن کەناڵ دەین بەڵام ئەو خۆی ینی بەشێکە لەو پرۆسەیە کە ئەنجامی دەدەین خاڵێکتر کەم بەڕاستی دەمەوێت ینی جێی تێبینی هەمووان بێ ئەویشەوەیە ئەو پرۆسەی باسی دەکەین پرۆسەیەکی تەراکومیە یعنی لە شەو ڕۆژێک کۆمەلگایەک یعنی ئەو دەوڵەتە معلبەی کە کاکاوڕێ باسی کرد ئەمە بەڕاستی من لەگەڵم کە ممکنەوە دەڵێ ئەوەیە ینی سەبرمان نەما دەمانوێت بە زووی شتێکی باش دروستکەین بەڵام ئەمە دروست نابێکو ڕەحمان گوتی بۆیە بە تەراکم دەمانوێت وەعی عام دروستکەین یاسا ببێتە سەروەر پرۆسە بەرەو باشتر بڕوە بە بۆ چوونی منی کەسی بێشک حیزبە سیاسەکان گەشەیان کردووە لەو بارە ئێمە لەبەرەوەی لە 2004ەوە مراقبە دەکەین 2005 یەکەم ئینتیخاب و تا ئێستا نوعی دیعای ئینتیخابی و شەکلەکانیان گۆڕاوە کاکە من لە 2010 پێ دەڵێم زادەیان نەگر بە سعات زادەی عام گیراوە لاش ناچن گوێش نادەنە کەس بەستە ئەم دیاردانە باشتر بووە باشە بەڵام مێساژ ناڵم بە سعات و کاتەکەی نازانی بەڵام مێساژ و ڤیددیۆی کە خۆن تەسویرم کرده بوو ئێمە جیاوازیەکی کاگەورێ دەزانین چۆنە ئەگەر دەوەنجان ئەگەر والێک دەینەوە بڵین هیچ جیاوازی جیاوازیەیە مەسەڵەن حیزبی سیاسی تۆ دیقەت بدە کاندید کەی پێیجی هەبووە دەوەنجیان ئێستا کاندید هەیە پێیجی نەبێ سوشال میدیا بەکاردێنی پێیجی ڕسمیان ببینە ناچێتە شیر بە خەڵکە قسەی عام دەکا بەرنامەی خۆی ڕوون دەکات ئەمە مەسەلەیەکی تەراکومیە بۆیە بە بۆ چوونی من ئەوەی جەنابەت گوتت ئەمە بە چ سا دەدرێ ئێستا کۆمسیۆن لە هەفتەی یەکەمی پروپاگەندا نزیکەی 76 لایەنی وکیانی سیاسی تەغریم کردیە بەڕێی منیش ئەوەی کە بە پارە تەغریم دەکردن ڕاستە حیزب لێرە پارەکە چەنە یان ێسای من ڤیددیۆیەکت پیشانەیە دەزانی چۆن ڤیددیۆیەک پیشانەیە مەسەن بۆ نمونە لە 2000 ناویش بڵاو دەکەنەوە بڵێ ناویش لە سایتیان هەیە بڵاو دەبێتەوە بۆ نمونە سایتی کوێ بڵاو بێتەوە لەم کۆمسیۆن بڕیار دەوەنجیان تەمەشاکە باشانی لە کۆی باڵێن کاگاڕێت ینی ئەوزانین چۆنە چکە ئەمە وای ئێستا بۆ نمونە ئێمە لە تۆڕی شەمەس لە 2014 یەکەم بەیانی لەسەر حملەی ئینتیخابی گوتمان سێ سەرۆک وەزیرانی عێراق کە مەفروزە هەر سێکیان باشترین کەس بن کە ڕیز لە یاسا بگرن ئەوان یەکەم کەس پێشێلکاریان کرد کە ئایاد علاوی و جەعفەری و مالکیە بەڕێی من بە تەراکم تەسیر دروست دەکات کە دەنگدەر دەنگنەدەن ئەو هێزەی کە ڕێزی یاسا ناگرێ و ئەوە بە بەڵگەش لە کوردستان چۆنە دیقەت بدە ئەوانەی ڕێز لە یاسا ناگرن کەم دەبێت باشە کاگەورێ من ئێستا ڤیددیۆیەکەی پیشانەیە ڤیددیۆکەم پیشان بێ هەر دقیقەیەک یەکەم ڕام وایە پرۆپاگەندەی هەڵبژاردن پێشکەوتنی بەخۆیەوە نەبینیوە و ئەو ساردەی لە پرۆپاگەندەی هەڵبژاردن هەیە پەیوەندی نییە بە گۆڕانکاری پەیوەندی هەیە بە قەیرانی دارایی خەڵک کە موچی پێنیە کە بێتاقەتە کە بێزارە یعنی وعی خەڵک و قوارە سیاسەکان نەچۆتە پێشەوە وەکو کاکۆگر باسی کرد پەیوەندی بە و نەخێر لەبەر چەند هۆکارێک هۆکاری یەکەم زۆربەی ئەتوانم بڵێم هەمووی ئەگەر دیقەت بێ حیزبەکان بەرنامەی هەڵبژاردن لەگەڵ بەرنامی سیاسیان هەر تێکەڵاو کردووە بەرنامی هەڵبژاردن شتێکە بەرنامی سیاسی شتێکە پرسیارە گرنگەکەی تۆ کە کردت لیان تێک چووەکە ئەمە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقە باسی هەندێک شتەکە کە پەیوەندی بە حکومەتی هەرێمەوەیە یعنی وەکو ئەو وایە تۆ بڕۆی بۆ زانکۆ باسی کۆمەڵەیە کتێبی خوێندن بکەی بۆ قۆناغی مەسەلەن ئامادەی پەرلەمانی عێراق عێلاقی نییە بەوەی لە سلێمانی تۆ جادۆبانەکان و ڕێگەوانەکانت چیلەکەی لەبەرەوەی تۆ سیستەمێکی فدراڵی حکومەتی هەرێمی کوردستانت هەیە تۆ وەکو نوێنەری کوردە ڕووی بەبغا لە ناو دەوڵەتی فیدراالیا بەپێی ئەو مادە دەسووریانی کە پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە تو چیت پێ ئەکرێ بۆ هەرێم بۆ بەسرا پێ بەڵام هەندێک بەڕێزواتێک کەڵاویان کردووە وەکو ئەوەی کە ئەمە هەڵبژاردننی ناوخۆی کوردستان بێ ئەڕێ ئەوە نەقوتابخانە ئەخر ئەوە دەبێت ڕوون بێتەوە بازنەی مل بەملانێ هەولێر و سلەیمانی و دهۆکە ئەوەی مل بەملانێ دەکە لەلایەنە سیاسەکان لەگەر حزبی داوە لە بەسرا من بەملانێ ناکاتە لەسەر عێراق قسە بکە کاندیدی پارتی بۆ یەکێتی بۆ گۆڕان بۆ هاوپەیمانی لە ناو هەرێمی کوردستان تۆڵی منە ڕۆمە بەغاڵی قوتابخانە دروست دەکەم حکومەتی تۆ لە پەرلەمان منەگەر ڕئیسی هەموو پەرلەمان واز لەوە بێنە من لەگەڵەوەی ئەیکاتە من بەرنامەی چیم دانا بڵێ تۆ نابێ باسی دایرەکەی ناتوانێت کورتی ناڵێم من باسی بەرنامی هەڵبژاردنەکەم ئەڵێم بەرنامەکەشیان تێکەڵ کردووە ئەوە ڕاستە ینی بۆ نمونە نەک تێکەڵیان کردو ڕەنگە هەر لە ناڕۆشنبیریان نەزانێت ئەخمج مەبەستم ئەوە بوو ئەمەم ئەبەستەوە بە چیەوە ئەمە مەبەستەوە بەو فاکتەرەی کە بڵێم
ئێمە بەداخەوە زۆر لەو ڕۆ پێشکەوتنمان نەبینیوە بەڵگەیەکی تریش ئەمان جاریش وەکو کۆمیسیۆن ناڵێم تۆ گەر دیقەت بێ بە شێوەیەشی گشتی خولەکانی پێشووی پەرلەمانی عێراق کاندیدەکان بە گشتی نەکی کورتی پێکاتەکانی تریش ئەگەر بە ڕێژەی وەری بگری دیارە ئێمە ڕێزیی بێپیانمان بۆ هەموو کاندیدە باشەکان هەیە پاشەکشەیەکەیە لەو ڕۆژەوە ینی ئەمە ڕاستیەکە کە هیوادارم ئێوە کوڕێکخراوی چاودێر و ئەوانە چکە ئێمەکو کۆمیسیۆن هەموو کەسێکەمە کاندیدە و جێگەی ڕێزە بەڵام من هەرسەنگاد نەکەم لێرەکو کۆمیسیۆن قسە ناکەم ئەڵێم پێشخستنی دموکراسی پەیوەندی هەیە بە دوشتی سەرەکیەوە گۆڕانکاری ئابووری گۆڕانکاری سیستەمی حکومداری لە وڵاتە کە حکوومەتێکی بەهێزە بێ حکوومەتی بەهێز لەگەڵ حکوومەتی دیکتاتۆر فەرقی هەیە زۆر دیموکراسیە بەڵام لە بچووکترین شتا لە بچووکترین سەرپێچیا 4 پۆلیس دەسە سەرتا تۆش گەشتی کردووە بۆ ئەڵمانیا ئەمە پروپاگەندە بۆ ئەڵمانیا ناکات وڵاتیشی زۆر دموکراسیە بەڵام بچووکترین سەرپێچیت کرد بێ لە ڕێگایەکی خێرا ئەڕۆیت ئاگاد لە خۆت نییە 10 کیلۆمەتر خێرایەکە زیاتر کردووە لە ڕێگە پێدراو پۆلیسی نهێنی هەیە لە پەڕ هاتوتە بردم تو خۆ ئەگەر خوا نەخواسە نەوعێکیش هەڵسوکەوتکەی ئەوە کە لە بچیان کردووی زۆرتریش بڵێ ڕێگە بوو خەنە دوای سوکەوە باش ئێگەر کاگڕەحمان پێش بەرنامەکە تەنزێکە باس کردوتێ بە برادێکیان و تۆ عەرەبی ئەزانی وتیکە وتی عەرەبی نازانێتی آخر خۆ برادر عەرەبەکەیش کوردی نازانێ باشە ڤیددیوەکمان هەیە من هیوادارم کاکۆگر وەکو چاودێرێک سەیرێکی و ڤیددیوە بکە هەر شۆستەیە گیراوە ینی ڤیددیوێکی تقریبەن 15 سانیە با بیبینی یعنی ئەمە ئەگەر نەبێتە تەنز و هاوڕێیانە مەقسە بکەینەوە کوڕێکی گەنجی 14-15 ساڵ بوو توانی بەسەر وێنە کاپچێتە ئەو دیۆ ڕەنگە ئەگەر ئێمەمانان بینیا ئەگەر جەناب بێت تۆ ماشەڵات کێشێ دەسەرەوەیە ڕەنگە هەر نەتوانی هەرە بێ لێ گیر بخۆی ئەوە چییە؟ بڵێ دەبێ ئەوەش بکەیت بەڵام ئەوە بەڕوونی لە ڕێنمایەکاندا هەیە کاکە ئەوە ئەرچی کۆمسیۆن لەگەڵ بەلەدیە پارێزگای ئەو شارەیە چۆن لە حلە کردویانە ئێستا لە حلە هەڵمەتێکی گەورەیان کرد هەموو ئەوانیان لابرد لە دهۆکیش دەستی پێکردو ئەم هەڵمەتە دوای ئەو وێنانە لایەبن کاگۆگر بە کورتیەکەی گوێتان لێ گیرێ بە کورتی جواب وەختمان کەم من پێم وایە ئەوانەی کە بە بەڵگە و دیکۆمەند دەکرێت گوێمان لێ دەگیرێ بەڵام بە من بڵێ حەزمی کارگەریەوەی دوو حزبمان داخستووە ئەمە زەحمەتە کاگڕەحمان یۆکو سنتەری میترۆ گوێتان لێ گیرێ کاتێک مەسەلەن میدیایەکی گەورە پێشێلکاری بکە میدیایەکی گەورە خڕوقات بکە گوێتان لێ گیری حساب بۆ قسەتان نەکرێ لە بانگەشەی هەڵبژاردنا باسەکەم بەگشتینە ئەزانی چی خۆی ئەگەر بڵین گوێمان لێ ناگیرێ ئەوە یعنی غەدرەکەین گوێ گیرێ یعنی گوێ گیرێ بۆ معنایی کە یعنی با بڵین شەرم لە خۆیانەکەن یعنی ئەوە مەسەن بۆ نمونە ئێمە مۆزوعی دووبارە بوونەوەی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسان وانە تووشی حراجەیەکیانی کردو لە بەردەم ڕێکخراوانەوە و دەوڵەتیەکان و لە بەردەم دەرەوە و ئەو تا راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا باس لە قسەکانی سنتەری میترۆ ئەکا وانە باش لەبەرەوە ئەبێ مڕاجعەیەکی هەستەکەی مەسەلەن هەستەکەی مەسەوەنجیان ئەوتان پێ بکەن دەروون دەروون بۆ ئەوەی کە باس لە ئەو دەکەین کە گوێ لێ دەگیرێ ئەحراج ئەوەی ئێمە راپۆرتەکانمان بەشێکی وەرگیراوە و مثلا لە مەسئلەی حملەی دعای انتخابی سزای کیانی پێدراوە لە مەسئلەی هەڵبژاردن و دەنگدان بەدەیان سندوق لەسەر راپۆرتی ئێمە ئیلغا کراوەتە نەتیجەی هەموو سندوقەکە هەموو قوارە سیاسەکان بەبێ ئیستیسنا لە بەسرارە هەتا دهۆک راپۆرتمان داوە کە لە بنکەی ئەلف فولان کەس 5 ناو دانیجی ساختەی تێدا بووە تاکیدیان کردو تەقەسی کراوە ڕاست دەرچووە هەموو سندوقەکەی ئیلغا کراوەتەوە باشە سەیری پاکێجێکمان دروست کردووە لەسەر ئەو بەشەی ئەو سێکتەری کە لە وەزارەتی شارەوانیە لە بەڕێوەبەراتی شارەوانی هەڵەسن بە پاکردنەوەی ئەو ژینگە پیسەی کە لە پرۆسەی بانگەشەی هەڵبژاردنە ئەکرێ بابینەری بین و ئەوە نەشمان نەماوە
فەرمو. لێدان لە دار ئاساییە بە پێڕێنمایەکانی کۆمیسیۆن یەکێک لەوانەیە کە بە هەموو شێوە قەدەغێەوە کە ڕێنمایی پاک و بەختەکانی هەوشاری هەولێریشەکە بە هەموو شێوازێک هەڵواستنی تابلوەکان لەسەر دارەکان بەستان لەگەر لەق و پۆپی دارەکان بەن بە تێل بە بزمار بە هەموو شێوازێک قەدەغەیە. پاش بانگەشە بە چەندێک گێرە پاک دەکەنەوە. ئەمە لە دوای بانگەشە مۆڵە دەدرێت بە کیانی سیاسەکان و کاندیدەکان و باڵێراوەکان بۆی بێن لێ بکەنەوە ماوەیەک دەنیشان کراوە کە ماوەی چەند ڕۆژە لەلایەن کۆمیسیۆن دەنیشان کراوە هەچەندە مەتێبیریمان لەسەر ماوەکەیە کە زۆرە بەڵام دوای ئەو کاتاگەر هات و تابلوەکان مابوو ناخت پۆستە ڕشتەکان لێ نەکرانەوە ئێمە وەکو شارەوانی هەڵدەستین بە لێکردن هەموو تابلوەکان. ستاندەکانیان لەسەر فریزەکانی جەزرەوەسەتیەکان دوورگە ناوەندەکانی شەقامەکان داناوە کە ئەمە دووسێ کاریگەری سلبی زۆر خراپی هەیە. یەکەمیان دەبۆتە هۆی تێکدانی سیستەمی مەڕەشەکان سیستەمی ئاودانی ئەم فریزانەی کە لەم شوێنەدا هەیە ئەمە خاڵیەکەم. خاڵی دووەم بۆتە هۆی تێکدانی ئەم گژ و فریز و جایە کە لێ چەندراوە ڕێژێکی یەکجار زۆر لەم پۆستەران لەسەرە و خاڵی سێم لە کاتی ئاودانی ئەم شوێنانە ئاوەکە بم پۆستەران دەکەن لە ناگەڕێت بچێتە سەر شوێنی خۆی یەدۆسە شەقامەکەین وەکو شارەوانی تا ئێستاکە سکاڵامان ئەو نەکرد چکە منەڕێک کۆمیسیۆن و ئاگاداریان دەکەن ئەوان دێن ئەو کەسانی کە سەرپێچی دەکەن سزایان لەسەر هەژمار دەکەن و ئەم کیان و نوێنەر و پاڵێوراوانەی کە لە هەڵبژاردنەکان بەشدارم پارەی تەمیناتیان لە لای کۆمیسیۆن داناوە ئەوان هەڵدەستن بە ئەنجامدانی پێبژاردن و سزادانیان. بینی و کاک وەگەر کاگاڕێت تۆش بینیت بەڵێم بینیم بەسمێن دوو ڕام هەیە باشە ڕایەکەمیان کە پێویستەکە حکوومەت بە بەهێزی چاوەڕێی کۆمیسیۆن نەکا لە بەرەوەی ئێمە بە فەرمی نووسراو بۆ لیژنی باڵای ئەمنی شارەکان کراوە زۆری شوێنە ڕێگە پێدراوەکان دیاری کراوە بە ژێری قانونیش دەسەڵاتیانەیە هێزی قانون هێزی پۆلیس بەکاربێنن لەگە تیمەکانی شارەوانی بۆ لابردین. دوام من پێشنیارم بۆ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ئەو تۆڕانی چاودێری هەڵبژاردنەکەن ئەمان پێشنیاریشی تاکە کەسیە باش کاتێککە کاندیدێک ئەم جۆرە کاراناکە لە میلەتە و شارەکانی دنیاە ئەو کاندیدا ڕێکخراوەکان ئەیخەنە بەرچاوی دەنگدار ئەو کاتە کاندیدەکە ترسێ لە متمانەی دەنگدەرەکانی کە ڕۆبەڕووی سزای دەنگدەرەکانی بێتەوە بە دەنگ پێنەدانی خۆی بە دوورەگرێت لەو پێشەلکاریانە. ینی تا ئێستا بۆ نمونە ئێوەی بەڕێزیش لە ڕووی پیشەیەوە نەتانەویست ناوی کاندیدەکە هەڵبەتە نەک ناوی کاندیدەکە لە بڕێ لە فترەی ئێمە سانسۆرمان نەخستۆتە سەر بەڵام لەبەر یەکۆکە لە بڕی ئێستا حالێن لە بانگەشەی هەڵبژاردنەوە هەندێک جاریش وەکو کاگڕەحمانیش باسی کرد هەندێشتی نەرێنیش ئەبێتە ڕێکلام بۆ ڕاستەکەی بەڵام کاری ڕێکخراوەکانە کە لیست هەفتانە بڵێن ئەم هەفتەیە ئەمانە زۆترین پێشلکاریان کردو شۆستەی گرتووە هاوڕێتۆفیق کاندیدا وای کردووە بە پێچەوانەوە کاگڕەحمان باشترین کاندیدەکە لەم هەفتەیە هەموو ڕێنما ئەو کاتە کێبڕکەیەک لە بینی کاندیدەکانێکە خۆیان بچینە ئاخر قسە کە کاگۆگر ئەو خروقاتانە و بینی و چەند مانگی ئایندەش بانگەشە دەست دیسان و دەست پێکاتەوە گەر هەڵبژاردن کرێ لەسەر پەرلەمانی کوردستان و بەڕای بەشێکی زۆر لە خەڵک شەڕە قورسەکە و شەڕە پەڕۆکە ئەلەویایە چی بکەین و چارەسەر چییە؟ چارەسەرێکی منطقی نەخەیاڵ بۆ ئەوەی ئێستا لە وێنەکان بینیمان چارەسەرێکی زۆر معقول هەیە چییە؟ کۆمسیۆن بەجێی نێڵی لەگەڵ بەلەدیە 10 شوێنی گشتی دیاریکەن بۆ نمونە ژێرقەڵا لەو حی گەورە دروست بکرێت بە مەساحە تەقسیم بکرێت لەسەر ئەو کیاناتانە بە عەدالەت هەر یەکە چەندی بەرەکەوێ ئەم 10 شوێنە گشتیە بە تەنها هەڵمەتی بکرێتە و لێ مەسەلەن لە سلەیمانی بەردەمی شێخ مەحموود ئەوی تر ئەم شوێنە گشتیانێکە زۆرترین خەڵکی بۆ دەچێ دانرێ و کۆتایی پێبێ ئەوەی تری قەدەغە بێ بە تەواوە نەپەڕۆ نەعەلەم ئەمانەی ئێستا بینیت لە داروان هەمووی مخالفی ڕێنمایە و کەس گوێ ناداتێ بەڕێی من ئەمە باشترین چارەسەر دیاری نیشتیمانیشە خاڵک زۆر بەلامەوە گرنگە ئێمە ئێستا ئەم شتە نهێنیە ئەگەر خەمڵانی بۆ بکەی هەر یەشێک لەو فلێکسانە کە بە ڕەنگاوڕەنجی دروستکراون کەمترینی نرخی 25,000 دینارە
ئەگەر هەر ئەوە ژمێرەیەکی پێ بێ بیژمێری هەر بە ڕووکەش وای. نەک بە لێکۆڵینەوەی زانستی لەم بانگەشی هەڵبژاردنە لەسەر ئاسی کوردستان نزیکەی ڕەنگە زیاتر لە 50 ملیۆن دلار لە ئاڵا و ڕسم و پۆستەر کە هەمووشی ڕەشەبا لی کردوێتەوە خستوێت هیچ کاریگەری ڕاستە بۆ دو قسە وەسێنم کاک ڕەحمان چارەسەر چییە؟ ئەوە پێشنیارەکەی کاکۆگەت پێشنیارێکی باش بوو کاک هاوڕێش هاوڕا بوو لەگەڵیا چارەسەری ڕاگەاندن چییە؟ ئەوەلەن ئێمە ئەبێ یعنی دەوری ڕقابە و مؤسساتی ڕقابی خۆمان ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی کە ڕقاباکەن هاوڵاتیەک کە ڕقابەی ڕسمێکە کاکە لە شوێنێکی نایاسایی بڵاو کراوەتەوە ئەمانە ڕێزی لێ بگرین و کەمی نەکەینەوە و بە چاوی سوک سێری نەکەین بەڵام لە وڵاتێکانی ئێمە مؤسساتی ڕقابی سوک کراوە هەر لە پەرلەمانتە وەرە خوارەوە هەتاکو و ئێستا کە تۆ پرسیار لەم دەکەی دەورتان چییە چیتان کرد چیتان نەکرد دەرت گوێتان لێ گیرە گوێتان لێ ناگیرێ من پێم وایە تاوانبارترین کەس لەم وەزعە لەم بارودۆخە ئەو مؤسساتەن کە ئەرکیان ڕقابەیە و چاودێریکردنی پرۆسی دیموکراسی کە هەڵبژاردنیشی تایە و بە دەوری خۆیان هەڵناسن پێشێلکانەکان تۆمار ناکەن و نایدەن بەڕای گشتی دەستخۆش یەک پرسیاری کورت و یەک جوابی کورت بەشێکی زۆری خەڵک پێی وایە بەشێکی زۆری خەڵک پێی وایە کە بەشێکی زۆر لەو ڕقابانەی کە کاگڕەحمان باسی کرد لەم پرۆسە حەساسانە دەمتان شیری نەکرێ و ئەکڕێن و چوزانم ینی ڕقابەکەی جەنابتان وەکو شەمس بەرئەم حاڵەتە کەوتون وڵا ئێمە لە 2014 دوور خراینەتەوە لەبەرەوەی کە بەحقت با بڵێن پێمانەڵێن ینی چاودێری تونند چاودێری با بڵین ئەوەی هێزێک جواب بمەرگرت جواب بمەرگرت ڕقابەیتر هەیە دەنیا شیرین کرێت بێشێک دەزای ڕقابەی تر چۆنە مەسەلا بە کورتی بە کورتی ئەوەی ئێستا حزبی سیاسی چۆن کایەکانی کۆمەلگای تەقسیم بووە و داگیری کردووە واش کۆمەڵک ڕێکخراوی مەدەنی هەیە بە پرۆپاگەندەی حزبی سیاسی دروست بوون و ئیشی لەسەرەکەن کۆمەڵک دەستگای چاودێری هەیە ئەمەیە ئەوەی کە ئێستا ڕوودەدا من لە بیداەتی بەرنامە گوتم کاکەەوە پەیوەندی بە تەنشئەی سیاسی ئەگەر حزبی سیاسی بێوێ ئەمانە هیچ ڕوونادەکە دەستخۆش کاگاوڕێت چارەسەر و دواقسەی جەنابە کەسمان وەکو تۆ بە فعلی لەناو واقعەکانی هیچ ئالتەرناتیفێک نییە بۆ دیموکراسی شوێنگرەوەی هەڵبژاردن بێت چکە لە هەڵبژاردن خۆی بەڵام بە یەک مەرج حکوومەتێکی بەهێزی دادپڕوەر ئەو دو قسەی منە لە مەسەلەیە لەبەرەوەی هەڵبژاردن بە حکوومەتێکی بەهێز هەموو ئەمانی کە باسمان کرد حکوومەتی بەهێز پێویست بەم قسانی ئێمە ناکە پۆلیس هەیە و بەلەدێ هەیە ئێمە بۆ پێشنیار بکەین توانێت کەسەبچی ئێوار بیگرێت ڕاست هاوڕێ سەرپێچی کردووە کە لە بچەیەکەی ئەو ئەفسەرە بەڕێزە باسیەوەی کرد کە سلووشی عام هەیە چ پێویست بە سکاڵای ئۆتۆمبیلەکەی لۆگۆی گرتو یەکسەر لەوێ کە لە بچەیەکەی بۆ زانیاریت هەندێک سەرپێچی هەیە ئەگەر بیکەی لە وڵاتانی پێشکەوتوی دنیا باجی لێخوڕێنی ئۆتۆمۆبیلەکەت کوونەکەن و یەک ساڵ هەر بۆ نیە ئۆتۆمۆبیل لێخوڕی لەبەرەوە ئەمە بە حکومەتی بەهێزەکرێت دەستخۆش گەشت باس دووبارە بەخێر بێن و گەورەیتان نوان و هیوادارم ئەم بەرنامەیە بۆ هەڵبژاردنەکانی ئایندا شتێکی کردێ بە شتێ بەس پەلەمە کە با من کۆتای پێ بێنە ئەخە بابزانام ئەمە تەلبەنگە بەڕاستە ئەوە تەلبەنە بەڕاستە جیمی پیشانی بە تازە ئەڵێ تەلبەنە زۆر بەخێر بێت گەورەیتان نوان منیش لە کۆتاییە بەو قسەی سەرەتام کۆتایی بە بەرنامەکە هێنم ئەمێ پێتان بڵێم بە بیزات ئەو قەوارە سیاسیانەی کە حکومڕانی حیزبەکانیان حکومڕانیە وڵاتاکەن تۆزێک ڕێز لە یاسا و ڕێز لە دیموکراسی زۆر تۆزێکەوە دەست پێ بکەن لەگەڵەوەنیم پرزینەوە باشە زۆر تکاتان لەکەین حەسەب قسەی میوانەکانم تکاتان لەکەین نەک تۆزێک تکایە ڕێز لە یاسا بگرن ڕێز لە دیموکراسی ترین پرۆسی سیاسی بگرن کاتێکی خۆش